خبرەکان پێدا و خۆم پێ نەژیرا باشە باوکی من باشە خوشکی من باوکە بابە تەحملی بێ قەیچێک خوا گەورەیە کوڕی من خوا گەورێ هاتە با بڕێنەوە با بڕێنە باوکە ناگرین کاکە ناگرین باشە برا گیان زەرزیانەکانتان زۆر بوو بەخوا ناتام قەرەبمان بۆ ناتام کەمە دوکانەکەتە ینی نازانێت بە چۆن خەمرێنراوە نه بەخوا لەگەڵەوە پیاوە 25 ساڵە بێکەوە شەریکین هەچی هەمان بوو لە ڕۆی تاوا ماڵێرا بوو خوا گەورەیە خوا گەورەیە چی جەنابتانە هاشە بۆ لاو خوشکتە چۆن بوو هاتی بووە کە خبرەکان پێدا و خۆم پێ نەژیرا باشە باوکی من باشە خوشکی من باوکە بابە تەحملی بێ قەیچێک خوا گەورەیە کوڕی من خوا گەورێ هاتە با بڕێنەوە با بڕێنە باوکە ناگرین کاکە ناگرین باشە